بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم ڕۆژێکی نوێ و لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. ئەمڕۆ هەوڵ دەدەم ئەو بەڕێزانی کە پرسیارێکیان هەبوو وەڵامتان بدەمەوە. ڕاستەم بۆ لیگە و ڕیال مەدرید یاریان هەیە و چەڵسی و برایتن یاریێکی گرنگیان هەیە، بەڵام هەوڵ دەدەم لەگەڵ ئاخاوتنی هاوڕێیان و لەگەڵ ئەو پرسیارانەی کە هاوڕێیان دەیکەن قسێکی لەسەرکەین. بەس سەرەتا حەز دەکەم باس لە بابەتێ بکەم، یعنی سێری کە ئێمە زۆر کات باسی شتیەکەین ئەڵێن ڕیال، یعنی نابێ کاتێ باسی ڕیال مەدرید و بەرشەلۆنە بکرێ و پێویستە کا گرنگی بە هەموو تیپەکانی تر بیرێ، بەڵام تۆ وەرە دیقەت بدە بۆ چامپیۆنز لیگ گەیشتۆتە قۆناغی چوارگۆشەی زێڕین، ڕیال مەدرید و بەرشەلۆنەی تیانین. سەیش دەنگ و باسی وەرشی چەند خامۆشە، یعنی کەس زۆر ناو دوێنێ، کەس زۆر ناو خاتە بەرپەتی سێدارە بڵێ ئەوم بۆ بڵێ لەسەرەوە کاکە تۆ ناقی بەرامبەرەمەکەی کاتە تۆ یعنی بەجددی عەلەیکوم ئەسسەلام و ڕەحمەت الله هاوڕێیان، ینی بەجددی دۆخێکی ئارام دروستەوێت کە شووەوایەکی ئارام دروستەوێت، بەڵام لە هەمان کادا بۆ پرسی وەرشی لە بڕووی زۆرینەی هاندەرانمان بەرشلۆنە و ڕیال مەدریدن لەو دیوەی ترەوانێ، یعنی بەجددی دۆخێکی مت دەرەچێت لە ڕووی وەرزشیەوانە. یعنی هەموو کات من نە هەندێری ڕیاڵم نە هەندێری بەرشلۆنەم و بگرێت زۆر زۆریشم پێخۆشە لەوەی کە ڕیال مەدرید و بەرشلۆنە نەگەیشتونەتە چوارگۆشەی زەڕین، بەڵام بەجددی بۆ پرسی وەرزشی و بۆ قسەکردن لەگەڵ هاوڕێکان و بۆ بەردەوامی هاوڕێیان، یعنی بابەتێکی خامۆشە و جۆ خۆشە نامێنێ بۆ قسەکردن لەسەر وەرزش. یعنی من لەگەڵ ئەوەی کە گلەیم زۆر هەیە لە هەندێری ڕیال مەدرید و بەرشەلۆنە و ناحەق زۆر زۆرەکەن و هەمیشەیانەوێ بەدلی تیپەکەی خۆیان قسە بکەی، بەڵام لە هەمان کادا ئەمە ئەو ڕاستیەش ناشارێتەوە، یا من خۆم لەو ڕاستیە لا نام کە بەجددی باسکردنی وەرزش و قسەکردن لەسەر وەرزش بە مناقەشەکردنی زۆرینەی هاندەرانی بەرشلۆنە و ڕیال مەدرید خۆشەیتر باقی چێکە لە مناقەشەیەکە یەکان گیر نەبی با لە یەک جیابی، بەڵام سیرێکی ئەها ئێسەوە قۆناغی چواری ئەوانیتیانی زۆر کپە، هیچ شتێ دەنگی نییە، یتە سەر ڕکابەری لالیگا تێ باسی ڕکابەرێکی باسی ڕکابەری چیەکەی 9 خاڵ لە پێشە بەرشەلۆنە و یعنی باسەکەی ڕیال مەدرید وامی بردوانێ فەرقەکە بوو بە 6 خاڵ بەرشلۆنە دووەڕە و یاری کلاسیکۆی بردۆ فەرقەکە بوو بە 3 خاڵ، ینی شتەکەی ئەم شتە زۆر نامەنتەقیە، بۆیە یعنی بەجددی دۆخەکە تۆزێ ئالۆزەبێ. تاوان ئەمڕۆ کۆمەڵە یاریمان هەیە، وەکو پێم وتم کۆمنتەکان بیکەن بەسەر چاو پرسیاری چی هەبوو وەڵامی ئێمەوانێ. کاک گۆران سڵاو لە تۆ، کاگێ من سڵاو لە تۆ، کاک محەممەد ساویر ئەڵێ ئێستش سووری لەسەرەوەی ئەرسناڵ لە کۆتاییە. تاوان با من تەوزیحێ بەم لەسەرم قسەی کاک محەممەد. زین چۆنە کاک محەممەد، من لەو کەسانە نیم دوێنێ قسەیە بکەم و ئەمڕۆ قسەیە بکەم و بەیانی قسەیەکی ترکەم. ئایوە شکۆی منی ئەوە نییە، ئەوە لە شوێنی تر هەیە، کەسی تر هەیە، لە سەعاتێکا سێنەوەی قسە و بۆکە و شانازیش بارسێکیەوەکە و خەڵ، یعنی خەڵکی من زۆر لەوە وەشیارترە. بە من ئەڵێ ئێستش سووری لەسەروی ئەرسناڵەگاتە کۆتای، ئەتوێ من دانیشم من ئەو دقەی کە لە هەفتەی سی چامپیۆنز لیگ وتومە ئەرسناڵ یاری کۆتایی چامپیۆنز لیگەکە بۆ پەڕی خوێندنەوەی خۆم و بۆ پەڕی ڕاضیبوونی خۆمم قسەیم کردووە، بەبێەوەی من ڕێگەی ئەرسناڵم زانی بێ، بەبێەوەی من زانی بێت ئەرسناڵ لە قۆناغی کۆمەڵەکانە یەکەمە بێ. بڕوا بکە ڤیدۆم هەیە لە سێم یاریەکانی چامپیۆنز لیگا منم قسەیم کردووە. ئێستش سووری لەسەر ئەم قسەی خۆت، من بە واقعیەتی ڕاضی خۆم گەیشتومەتەوە قسێ. خۆ من ئەزانم ئەتلەتیکۆ مەدرید تیپێکی بێز، ئەزانم ئەتلەتیکۆ مەدرید شەڕ بێزە، ئەزانم بۆ هەیە ئەتلەتیکۆ من لەم کەسانە نیم، من قسەیەک بۆ پەڕی ڕاضیبوون و واقعیبوونی خۆم قسەم کرد. ئێستا توێ قسێکی پێچوانی قسەکەی خۆم بکەم، ئەوە بووی نابێ. بەڵێ من پێم وایە ئەرسناڵ یاری کۆتایی چامپیۆنز لیگەکە. ئیتر بەخوای گەورە با پێشت بڵێم و بۆی سوێن بۆ خۆم بەشکە دڵنیابی لە دڵەوە حەز دەکەم ئەتلەتیکۆ مەدرید بڕوا، چونکە سینۆنیم خۆشەوێت، ئەتلەتیکۆ مەدرید خۆشەوێ مۆرزە سەپۆرتێک، من هەر سەپۆرتەری ئەتلەتیکۆ مەدرید ساڵ
نەوەرشێکی کە کردومە بەڵێ وتومە ئەرسناڵ دەچێتە کۆتایی و ئێستش پێم وایە ئەرسناڵ دەچێتە کۆتایی من ئەی قسە گۆڕینەوە هەر دەقە قسێ بکەم کاکە محەممەدی برا کاک محەممەد دەڵێ دیشام ڕانەری داهاتوی ڕیاڵە هی نازام کاگێ منەڵێ کاک محەممەد و بەخوا کاگێ من قەی ناکە هەنێ قسەیان هەیە لەوەی کە بۆ نمونە دڵە دێشێنن یا بۆ نمونە ئایانەوە بەلایتی پەکەی خوان بەڵام بەخوای گەورە لە غیابی بەرشەلۆنە و ڕیاڵ مەدریدیشە باسکردنی وەرزش زۆر کشوماتە بێ ئەو ڕاستێژێ ئێمە لەگەڵەوەی ئەوە یعنی منی ژۆک تۆ من پێم خۆشە ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنە ناتونێتە چوارگۆشەی زەرین بەڵام بابەتەکە لەوەیە کە یعنی پێ دڵێمەوە بە مایکەکەیەک تۆ زوور خەمەوە لە خۆم نەکە تووشی کێشێبین جابوت وتم بابەتەکە لەوەیە کە ڕاستە ئێمە پێمان خۆشە کە ئەوان ماڵاوایی یەکەن بەڵام بە جۆرێک لە جۆرەکانیش خامۆشیێکی زۆر دروستە بێ مامۆستا داودی ئەزیز دەڵێ بووین بە پاڵەوانی چامپیۆنزیک پێش هەمومان پاڵەوانیش بیت بەخوا نازانم مامۆستا داود مەبەستە چییە تۆ ڕیاڵ مەدرید بووی مامۆستاگیان تۆ ئەوانە بووی کە گلەیت لانچیلۆتیە بوو نازانم ئێستا مووی یاری جوانەکەن قەینا مووی پەپتاڵیش نەبوون کێشەتان نییە کاگێ من یەک کۆمنتکە بەخوای بینم کاگێ من بۆ کۆمنتەکەوە دووبارە کە تۆ با کۆمنتی ئاوڕانی تریش بینم برا گەورەکەم کاک موحسین ئەڵێ ڕیاڵ و بەرشۆنە وەک وای وەک خوێ وایە بۆ خواردنێک دروستکەی خوێنە بێت دیارە کۆتایەکانیش خۆشن هەموو یاریەک بێت طبعا هەر خۆشێ مەر سیرەکەین هەر متابعاکەین بەڵام بەجددی جۆش و خرۆشی ئەوان زیاترە ها من چەند جارم پێ ودنەڵێم من پێم خۆشە بەڵام نابێ خۆمان لەم ڕاستیە لاین بەوانەوانە جۆش و خرۆشەکە خۆشترە بێ عنی بە بەشداریکردنی ئەوان و بەگلەی ئەوە کەکەوان زۆربەی زۆریان بەس گلەیشەکەن بەگلەی ئەوانیش هەر جۆش و خرۆشەکەی خۆشترە بەخوا چونکە زۆرینەن کاک تۆ ئەچیتە بە هەر شوێنێکەوانێ زۆرینەی ڕیاڵ مەدرید و بەرشۆنە ئێمە ڕاستیە بۆیە یعنی من پێم وایە ماوە هەسەنگیامانە ڕاگرتەوە بەڵام لە هەموو کاتێکا هەریکیان بەردەوام من بەخوا خۆشە لە چامپیۆنز لیگا لەبەرەوەی هەڵاکە و قسەکردنەکان زۆر خۆشترە بێ کاگەردێڵێ بۆ ئێمەی هەندەری ڕیاڵە مۆرزە کۆتایە تۆ چاوەڕێی مۆندیال فۆرزا پرتوگال و عێراق و ئیسپانیا سێتی پیتریشی تێبکەیت دڵنیا بە لەوەی مۆندیال بۆ خۆتانە بێ کاک محەممەد دەڵێ بژیت مەبەستم خراپی بارودۆخی ئەرسناڵە لە ئێستاە بۆ ئێوەم پرسی تاوان دۆخی چامپیۆنزیک شتێکی جیاوازە کاک محەممەد جان ئەنجە تۆ ناشکرێ من تازە ئەم قسەیە کردومە و بۆ پەڕی ڕازیبوونی خۆم کردوم ێستا نابێ من تەناقوزی ئەم قسێ بکەم نابێ پێچوانێ ئەم قسێ بکەم ئەمە سفەتی من نییە ئەمە بۆ من نابێ تازە من بەو پەڕی قەنەعەتی خۆم بەو پەڕی ڕازیبوونی خۆم ئەم قسێم ئێستا هەر لەبەروی ئەرسناڵ یاریە خراپە یەکسەر چەند دانیشم پەشیمانمەوە بڵێم ئاها ئەوە ڕێکم کردوان لە لەبەروی ئەرسناڵ خراپ نە ئەو قسەیە تازە ڕۆشتۆ باوەکو خۆی بڕۆ کاک درو دەڵێت چیت هەیە بۆ لاوانی ڕیاڵ مەدرید کە بوونە پاڵەوانی چامپیۆنز لیگی لاوان دروست گیان ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کە تیمی لاوانی ڕیاڵ مەدریدیش تیمێکی بێزن بەڵام ڕەنگە دیوی ئەعلامێکۆک و پێویست پشتگیریان نەکاویش بەهۆی چی بەهۆی ئەو ئەنجامە گەورانەی کە تیپی یەکەمەیەتی خۆی لە ڕیاڵ مەدریددا کێشەکە ئەوەیە لەبەروی تیپی یەکەم بەردەوام لە 15 ساڵی ڕابردووە ئەنجامیە بۆ بۆیە هەرگیز تیپی لاوانەکەی باز نەکرا بەڵام ئێستا بۆیە تیپی لاوانەکە باسەکرێ تیپی پلەیەکەکەی هاتوۆتە دواوە ئەوە بابەتەکە لەوە سەرچاوەگرێت تەبعاً هەچتی پێکلاوانی بێز بێ لەم پاڵەوانتیا ئەنجامیە بێ ئێستا سێری کە پاریس لە ماوەی ڕابردوو چەندینە سێری لاوی دروست کرد بۆ تیپەکەی ئەو لاوانەشی لە چامپیۆنزیەکانە ڕۆڵیان هەبوو کاک سیروانی ئەزیز دەڵێ بۆ چوونت چییە لە سەر یۆرۆلیگ پێ دوایە ئۆنایمری بتوانێت مۆرزی ئەستۆن ڤیلا بکاتە پاڵەوانی یۆرۆلیگ تەبعاً یەک شتە پێ بڵێم کاک سیروان بەڵێ ئەستۆن ڤیلا پاڵێوراوی یەکەمە بەس شانسەکەیش لەوەی بەر نۆتینگهام فۆرست کەوتووە من هەمیشە لە ڕوبەڕووبوونەوەی ئینگلیزەکان زۆرە ترسم لە ناویەکە بڕوا بکە یعنی بچووکترین تیپیانەسە وڵڤەرامپتنیش وایە من هەر بە حەزەرەوە باسی یاریاکەم خۆ هەمومان لە دڵەوە حەزەکەین ئەستۆن ڤیلای ئەوروپا لیگ بەرێ بەڵام بڕوا بکە ڕوبەڕووی نۆتینگهام بۆ تاوانێ ڕوبەڕووبوونەوەی ئینگلیزەکان لە ناوی کاپۆسە ئێستا ئەمەی ئەرسناڵیش یعنی من بێڕێزی ناکەم بە بەرشەلۆنە یا حاڵە با من ناوی بەرشۆنە نێنم بەر ڕیاڵ مەدریدیش کەوتایە و یعنی بەر تیپێکی تریش کەوتایە من هەرموو ئەرسناڵ پاڵێوراوە لای من بۆ گەشتن بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بەڵام ئەتلێتیکۆ مەدرید ڕاستە ئینگلیزی نییە بەس شێواز یاریکردنەکەی لەگەڵ ئەرسناڵایەکە ینی پێم وایە قورسترین یاریە بۆ ئەرسناڵ
بۆیە بۆ ئەمەی ئەستۆن ڤێلا و نۆتینگامیش هەمان بیرکردنەوەم هەیە. کاگیدار ویژدان لەبێ ئەوکەی پرسیارە. کاگیدار ئەڵێ کاک محەممەد ئەگەر ئەرسناڵ و مانچەستەر هەموو یارەکان ئەم دۆڕن مانچەستەر هەموو یارەکانی بەتەوە نازناوی پریمەر لیگ دەبا ویژدان تو باسی شتێ بکەیت لە واقع ئەو لە شتێک یعنی بێ. کاگۆران ئەڵێ بەخوا گونا هەرسینال بدۆڕێت لاوان بوون بە پاڵەوان. مامەستا داود مەبەستی لەوەی ئەڵێ لاوان بوو مە پاڵەوان. پیرۆزە مامەستا داود گرنگەوەیەوە هەموو کاتێر پاڵەوانی ئەوروپانی تر کاتێ دەرەجەی کەشتان نەتیجێ بێت لاوانەکەتان نەتیجەیەکتان بۆێنێ. کاکسەن دەڵێ کاک محەممەد پێ دوای مانچەستەر یونایتد پارێزگاری بەڵێ مانچەستەر یونایتد تەواوی دیشەکە لەو تیپانی گەیشتۆتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو شتێکی بڕاوەیە مانچەستەر یونایتد تەواو کۆتایی هات. تۆ بێ ڕکابەرەکەت پێنجاری داهاتوو بێرێتەوە خۆشە لەم 5-4 بدۆڕێنی شتی وانە مانچەستەر یونایتد لە چامپیۆنز لیگی وەرزی داهاتووە. وەڵای نازانم کاک دەرواز دەڵێ بۆ تەخیر نەبوو بەرنامەکە دیا بەرنامەکەم تەخیر بوو لە دەستپێکردن نازانم باکسەوە بێ. دروی گیان هێشتا ئارسیناڵ چانسێکی گەورەی ماوە بۆ دەسەبەرکردنی دەوری ئینگلیزی. کاک سۆرە نازانم بەس چیە کامیان زیاتر. ئەم ساڵ ئارسناڵ و بایرن دوو باشترین تیپن بەڵێ مە ڕاستێکی حاشاڵ نەگرە. ئارسناڵ و بایرن مونیخ هەتا ئەم دەقەیەش دوو باشترین تیپن. ئیتر ڕاستە بایرن لە پێشتریەتی بۆی نازناوی یەکلا کردوێتەوە بۆی کە دۆخی ڕێیەکەی ڕیاڵ مەدیدی بۆ جۆرە تێپەڕانەوە کۆمەڵە نمایشی جوانی کردو بەڵام ئارسناڵ و بایرن مونیخ باشترین دوو تیپن. کاکشیروان ئەڵێم دوو ساڵە تەرەح بۆ ئەوروپا بەڵام ساڵی داهاتوو ساڵی ڕیاڵە مابزانین وایە. کاگێ منەڵێ کاک محەممەد کاگێ من کۆمنتەکان یەک جار بینوسە برای ئەزیزم بەخوا هەموویە بینم یعنی کۆمنتی هەمان ناکەم بەس یەک جار بینوسە مەمنونە بم. چوارشەمە یاریی گرنگی کاسی پوکاڵ هەیە پێشکۆتای بارمونیخ و لیڤەرکوزن لە ناو بای ئەرینا لیڤەرکوزن وەگاداریەم کاسە بۆ تەوەقدەیەک بۆ بارین لە ساڵ 2020 بردووە بۆ چوونت لەسەر یاریە. وەڵایی کاگێ من بۆ چوون ئەوەی بڵێ ئەم ساڵ زۆر لە لیڤەرکوزن ورنت بوومەتەوە تا بۆ چوونەوە بە زۆکو خۆم حقیقێکە با نازناوێکیش بۆ لیڤەرکوزن بێ با کاکە و نازناوەیان نەبن ئەوەتانەوە هەموو نازناوەکان بەرن تۆزە ڕەحم بە تیپەکانی ترکەن. طبعاً بایرن لە پێشترەوەی کەسین کاری لەوە نییە کە ئەم ساڵم سکواتی بایرن زۆر بەهێزەوە و یاریکردنی بایرنی کا زۆر پێشکەوتووە و یا ڕاگررتنی بایرن شتێکی زۆر قورسە بەڵامی تر ئەو شاڵا سبێنی قسەیەکیشی لەسەرەکەین دێڕێکی لەسەرەوەین. پێ دوایە مۆرینۆ دێتە ڕیاڵ نازانم جاخۆ من ئاگام لە گفتوگۆکان نییە ئەزیزەکەم خۆ من بریکاری کاری مۆرینۆ نیم خۆ من لە ئاس ئیژ ناکەم ینی من پێم وا بێ یا پێم وانە بێ قسەیەکە خواوەکیلی کەم ئێوە بوونە حەستان لێ من هەر لە خۆ قسە بکەم. ئێستا پێم وایە من مۆرینۆ دێتە ڕیاڵ مەدید ئەبێ من چۆن پێم وابێ ئەبێ بوون منە من کۆمەڵە داتان پێبێ ئاگام لە کۆمەڵە گفتوگۆ بێ کە کرابێ لەگەڵ مۆرینۆیە ئاگام لە حەزێک هەبێ لە نێو کاریگەڕی ڕیاڵ مەدیددا کە خواسیان بۆ مۆرینۆ هەبێ خۆ هەواڵ چێ منێ ساتوانم بڵدی خۆم هەواڵ بڵک بە هەل لەو شاشی پیاوم بڵدی خۆم هەواڵ بڵاو کەماوانێ بژن و سماسی و کەسی ژەسم پێنەکە کەس نازانێت چێ یەکین تو ئەبێ من زانیاریم لەسەر ئەمانە هەبێ ئەنجە پێم وابێ یا بۆ نمونە زانیاریم لەسەریە بێ ئەم پەیوەندیانە هیچی نەکرابێ ئەنجە پێمانە بێنایەتە ڕیاڵ مەدید دەبرەوە یعنی شتەکەم من هەر لە خۆ وەڵامە بمانە شتێکی زۆر ناخۆشەوە من عادەتی لە خۆ وەڵامانەوەشم نییە بەخوا. هەبڵاگیان بۆ شوێ چڕانەرە گونجاو بە ستۆدیۆ ئەڵێ حەزم باسی نادی زاخۆ لە کەندا و پێت چۆم بوویت وەڵی بەداخۆ من سیارەکەی زاخۆم کرد بەداخەوە بە لێدانەیەک لاکەرەوەکان شکستی خوارد دوێنێش باسم کرد کە وەرزی ڕابردوو دڵخۆش بووم بۆی دۆک پاڵاوان بۆ بەڵامم ساڵ بەداخەوە زاخۆ نەیتوانێ و نازناوە دەسەبەر بکە. کاک عەلی ئەڵێ بەڕای جەنابە دەگەر ڕیاڵ ڕانەرێکی گەورە و بەزمون بێنێت لە سەرەتای وەرزە و تووشیان بارودۆخە قورسە بوو بەڵێ تووشیە بوو ئەگەر تێ ئەم ساڵی سەریکە ڕایەنەر تا ڕایەنەر کەوتووە. ئێستا بە نمونە ستایلی مۆرینۆ و ئانچیلۆتی و کۆنتی و ئەمانە وکو کاردانەوەی تیپ ئەمێ تۆ هاتووی بە ڕایەنەر ئەڵێ من تیپێکمەوێ بەردەوام ئاوا بکەم و ئاوا بکەم و ئاوا بکەم ئەبێ بەردەوام گرێبەستی بۆ بکەیتەوە بێت چاوەڕێکی یەکسەر داوای نازناوی لێ نەکەی چونکە تام تیپە گۆڕێ زۆری وێ چونکە هەر جۆرێکی یاریزان ڕایەنەرێکی وێ لەگەڵ یا خۆی گونجێنێ
چونکە یەک شتان پێ بڵێم ئەبێت ڕاهێنەر خۆی لەگەڵ یاریزانی تیپا بگونجێنێ کاتێک یاریزانە بێ لەگەڵ ڕانێرا بگونجێ ئەم گۆڕانکاریە ماوەیەکی زۆر و بودجەیەکی زۆر گەورەیە پارێکی زەبەلاحێ ئەمایان زۆر قورسە بەس ئەویان باشترە گەڕ ڕانەرەکە بتوانێت توانێت بێ لەگەڵ یاریزانەکان تا خۆی بگونجێن بۆیە ڕانەری گەورە و بچووک ئەوە بابەتیشترە کاک دەرباز دەڵێت تۆتنام دابەزێن نا ئیشەڵا تۆتنام دانابەزێ ئیشەڵام جارە بەر وێستامەکەی با وێستام دابەزێن نەوەڵا ناخۆشە تۆتنام دابەزێ ئاسیانەی کۆمە بۆ داوازی هەردیژان ئاسیانەی کۆمە و توانایکی مەحدودی هەیە کۆمە یاریزانەکانی مەحدودی ترم توانای بۆ کۆم و کیفایەتە یعنی کۆمۆ وەرزی داهات و بەشداری ئەوروپالی بکە باشترین ئەنجامە بۆ ئەم دەستکەوتە ساڵی داهاتوو باشترێ بێ ساڵی داهاتوو ینی بلی هەوڵایە بلیتێکی چامپیۆنز لیگ ببڕێ هەر بۆ کۆمۆ ژوا باشتر ینی نەگەک سەر بێ ڕاستە خۆ بەشداری چامپیۆنز لیگە چونکە کارێکی قورسە تۆ ئێستا کۆمۆ وەرزی داهاتوو بەشداری چامپیۆنز لیگە بەشداری ئەوروپالی بکە ئەنجازێکی گەورەیە بۆیە ئەم ئازدابەزینەوە پەیوەندی بە ئازدابەزینەوە نییە ئەمە مستەوای ئەم تیپەیە ئەوەی کە پێشکەشی کردو لە ماوەی ڕابردوو ئاستی لە ڕادە بە دەری خۆی بۆ تەقینەوەیە بۆ لەم تیپە ئەگنا دۆخی یاسای کۆمۆ تەبیعی بۆ ئامادەکاری کردوێتی لە مۆرزای ئەم پێگەیە بگرم پێگەی زۆر زۆر باشیش هێناوێتی ئەپێ وردە وردە تیپەکە تەنزیم وتی وردە وردە سەرکەوێ ئەڵێ کاک محەممەد ئێستش کۆمپانی بە شیاوی بایرن نازانی جوابم دەیتەوە سوپاست دەکەم سەیریکە با جوان لەمە تێبگەی کۆمپانی لە چۆ بوو بە ڕانەری بایرن لە بێرنلیەوە بێرنلی چی بوو بێرنلی تیپێکی داوازی بوو بایرن چی کرد بایرن هاو کۆمپانی کردە ڕانەری تیپەکە بوو خولەکە ئێمە بایرنێکی گەورە کە چاوی لە دەستەبەرکردنی نازناوەکانی چامپیۆنز لیگ و بۆندسلیگەیە تۆ بچی ڕانەری تیپێکی داوازی و بۆ شامپیۆنشیپی ئینگلتەرا بیکەنی بە ڕانەر ئەمە شیاو نییە ئەمە شیاو نییە بەس کاتێک تۆ ڕاهێنەرەکە دەبینی کاری جوان دەگا لەگەڵم یاریزانانە و دەرفەتێکی باشی داوەتە یاریزانەکان بۆ دەرکەوتنی ئاسیان و یاریزانەکان لوتکەی هێزیان پێشکەشەکەن تۆ بەمە ئەم کەواتە ئەم ڕاهێنەرە لە بێرنلیە ئەو کەرەسەی لەبەردەمیدا بوو و پێویست نەبووە بۆیە باش دەرنەکەوتووە بۆیە سەرەتای کارەکەی بایرن بەهێنانی کۆمپانی لە شامپیۆنشیپەوە بۆ بۆنسلیگا شتێکە قوبوڵکراو نییە ئەمە ڕەخنەیە من نەبووە هەموو ئەڵمانیا ڕەخنەی لە بایرن گرتووە هەموو ئەڵمانیا شۆک بۆ کە کۆمپانیان کردووە بە ڕاهێنەر خۆمە خەتاکە ئێمە نین خەتاکە جیانە خەتا کەسیش نییە بەڕاستی پێت بڵم کارەکە خۆی لە خۆیان شانی ڕەخنە لێگرتنە بەڵام کاتی ئەم کە سێت کارێکی جوانەکە خۆتۆڵ سەنگاندنی کۆمپانی بە چیەکەی بۆی کە بێرنلی دابەزیەوە بۆ شامپیۆنشیپ پێشتر سەری خستو دواتر دابەزیەوە تۆ یەکسەر بە یەک ساڵ کاتێ دێتە بایرن سەرەتای کارەکە قسەکە بەم جۆرەیە بەڵام دواتر ئیشەکانی خۆی قساکە لەسەرەوەی کە تۆ شیاوی یا شیاونی ئەمە بابەتەکەی ئەزیزی دڵم یعنی کە تۆ قسەیەکە ئێستا بە نمونە ئێستا ژێمە بیرکردنەوەمان هەیە یعنی بۆ نمونە تۆ بڵێ کۆرتوا لەوە غەڵەتی کرد بە کۆرتوا باشترین گۆڵچی ڕیاڵ مەدریدە ساڵی 2022 چامپیۆنز لیگ کاکە ئەڵێم ئەوە غەڵەتی کرد ئەوە یەک غەڵەت باسەکەم من بێڕێزیم بە مێژووی کۆرتوا نەکردووە بە نمونە ئێستا من ئەڵێم ڕۆناڵدۆ و مێسی غەڵەتیان کرد چوونە خولی سعودی و خولی ئەمریکا هەر لە ئەوروپا یاوازیان لە یاریکردن بێنایە لە ئەوروپا مانێتەوە بۆ یاریکردن کاکە ئەمە زانی چۆن کاکی گیان من باسیم کارەیەکەم غەڵەتە خۆم بێڕێزیم پێ نەکردوون ئەو کاتەی بایرن کە کۆمپانیە ناوە بەڵێ پێمان وایە کارێکی غەڵەتە تۆ بچی ڕانەرێ بینی بەڵام کاتێک توی شەکانی بینی باسێرەکەی بارن کارگێڕی بارن کارێکی ڕاستی کردو لەبەری ڕانەرێک چێناوە کە گەنجە و لەگەڵ یاریزانەکانە لێکچوونێکی باشی دروست کردووە کە ئەگەر بێت و لە کۆتاییشە چامپیۆنز لیگ نەباتەوە مارە بێتەوە ڕەخنە لە ئەڵمانیا منوەکو خۆم پێم وایە کۆمپانی جوانترین بۆندسلیگەی بردووە کۆمپانی بێسترین بۆندسلیگەی نیشان ناوە کۆمپانی جوانترین تیپی دروست کردو لە چامپیۆنز لیگا کۆمپانی بێسترین بەربژێرە بۆ گەشتن بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ و لێشێکە لە بێسترین پاڵێوراوەکان بۆ دەستەبەرکردنی چامپیۆنز لیگ یعنی هەموو کارەکانی کۆمپانی بە تایبەتی لە وەرزی ئەمساڵ ئەو پەڕی پێرفێکتە وەرزی ڕابردوو ژاسێ من تەنانەت
لە دەرکردنی ئینتەر میلانیشا لە وەرزی ڕابردوو هەموو جارێ پێم وتومە بایر میونخ بڕوا پێشانی دەرکردن نەبوو بەرامبەر بە ئینتەر میلان بەخت یاوەری نەبوو هەموو جارێ لە بەرنامەکانمەوە قسەم کردوتەوە لەبەرەوە بڕوا گیان شتەکە بەم جۆرەیە لەگەڵ مانەوەی ئەربیلۆوای لە ڕیاڵ مەدرید وەڵاهی نازانمەوە ئەبێ بە تایبەتی دانیشین کاک دیارگیان هەڵی گرە بە خۆ ئەوەمان ناوێ لەسەر ئەوە جوابیەوەی مۆرینۆشم نایەوە ئەڵێ بەڕای تۆ ئەم ساڵ یەکلایی بۆتەوە دەوری بۆ مانچەستەر نەوەڵا بە هیچ جۆرە یەکلایی نەبووتەوە کاکە ڕاوەری ئەزیز هاوی ژیان نەتەوێت ئەکسپایرە کاک ڕاوەری ئەزیز هەڵە کاک محەممەد تا وەرزتاوە بێ هیچ تێک فەرمی نیە و ڕازنیانەکەش ناوێت هیچ بڵێ بۆ تێکدانی بارودۆخی دەرونی تەبانەوە کاک ڕاوەر باسیەوەی مۆرینۆوە کات تەمان منیش ڕابەرجیان هەر لەو دیوە جوابمە وتمە بێم زانیاریانە لەبەردەستا بێ ئەنجە تۆ پێدوا بێ یا پێدوانە بێ بۆی کە من لەبەردەستمانە بێ هیچ قسەیەکم نەوتوە کاک محەممەد دەڵێ من دەزانم ئەمانسی ئۆرسیناڵ یاری قورسیانمە و مانسی یاری یەکەمتری کرد و مانسی جیازەکەی ناقصدووە بە پێشببینی تۆ لێستەوە بڵیت مانچەستی یان ئەرسناڵ دەبێتە پاڵەوانی پریمەلیگ من ئەڵێم هیچیان تاوەکو ئێستا پاڵەوان نین پێشببینیتیان نییە حەج پێشببینیە بکەی خواوە شیلیەکی هەر لە خۆتەوە پێشببینیەکەی چونکە ئێمە ئەرسناڵمان هەیە واریدە بە نیوکاسڵ بدۆڕێ ئێمە مانچەسیتیمان هەیە واریدە بە بۆرنمۆس بدۆڕێ تۆ چۆن پێشببینیە ماکەی هەنی باش تێ بڵین ئەمە لە منتقەوە نزیک بێ کاکارزانە لێتوانین بڵین ئەم ساڵ تۆپی پێ لە ئەبتاڵا دادپەروەر بۆ هیچ سوپرایزێکی تیانە بۆی چاوەڕوان کراو بوو هەر لە ئەوڵ و ساڵەوە خۆی بەهێز دەرخستن و خۆیان سەلام من لە ئەوڵی وەرزەکە و وتومە تەشکیلەی ئەتلێتیکۆ مەدرید کامڵترە لە ڕیاڵ و بەرشۆنە دەست خۆش بێ کاگوریە ئەزیز قوربانێ بم تاوان با وەسف شتەکەی نەخوێن مۆڵای هەمووی وەسف بوو سواز کاگوریا گیان سواز ڕابەرجیانە لە چێلسی بدۆڕێ بەشداری کۆنفرانس لیگ دەگات خواواز لە چێلسی بێنە چی دەیە بۆ ئارتیتا یەکێک لە نازناوەکانی چامپیۆنز لیگ یا پریمەر لیگ نەباتەوە ئەبێ بارگەوبنەی پێش بێچێتەوە بڕۆ نابێت لە ئارسناڵ بەردەوام بێ بە هیچ جۆرێک چونکە تاوە هیچ شتێکت بۆ نەماوە باش کاکاروان کۆمنتەکەی زۆرە کاگاوکارە لێ ڕیاڵە مۆرزەش بێنازناوە بێ تاوان بێنازناوە بێ کاک وریا سەبارەت بە ڕیاڵ مەدرید پرسیارەکەت کۆمنتەکەت مەمی خوێنەوانێ بەڵامەوە بێدانیشی بە دیارە و ئەنجە وەڵام بیتەوە مە سەبارەت بە ڕیاڵ مەدرید دومیانەڵێ بە بڕوا بۆ چوونی من نادی پاری سەنجەرمان زۆر بێزواز بەرزی گەورەیە بینیم ڕام وایە پاڵێورای سەرەکی بردنەوەی ئەبتاڵە لای بەڕێزچێت من ئێستام ڕایم نییە بەڵام ڕۆژی یاری من لەگەڵتانم ڕۆژانە لەگەڵتانم ڕۆژی یاری شاڵا بە وردەکاری باز لە یاری پاری سەنجەرمان و بارنی خەکەی و کاتە قسەی تاوامانە کرد قسەی تەواوی لەسەرەکەین بەرشەلۆنە ساڵی دابێ دەتوانێت گرێبەستی گەورە بکات بەڵێ دەتوانێت گرێبەستی گەورە بکە کاگێ منەڵێ غیابی ڤیتینا ناوڕاستکاری پاریس چاچەند کاریگەریە بۆ ناوڕ کاگێ من ئێمە بەرنامەی ڕۆژانەمان هەیە یعنی ئێوە بۆ پەلاکە یاری پاریس و باریمنیخ هەفتەی داهاتووە یعنی ئێمە ئێستا زووە قسە لەسەر میارە بکەین ئێستا هەر شتێ بڵین شتێکی واقعی نییە ئای من لە مەسنجەریش پێم وتی جواب بمایتەوە وتم ئێستا کاتی ئەوە نییە تۆ قسەی لەسەرکەی کاک سەهەن دەڵێ ئارتیتا ترسنۆ کە بە کەڵکی ئەرسیناڵ نایە قوربام کاکە مالم سیرکەم واز لە وشەی ترسنۆک و ئەم قسە و باسانە بێنن ئێوە نازان سترێسی سەر ئارتێتا چۆنە ئارسیناڵ 22 ساڵە پریمەرلیگی نەبردووە کاک ئارسناڵ لە مێژوویە چامپیۆنز لیگێکی نەبردوێتەوە ئارتیتا ئەمە پێی ناوتێت ترسنۆک ئارتیتا حەزەری لەوە کردووە عقدەکەی لەوەیە ئەم خەرمانەی کۆی کردوتەوە ئەم داستانی کۆی کردوتەوە لە کۆتایە لە دەستی بات ترسەکە ئەمەیە چونکە ئارتیتا ئەگەر بێت و بە ڕەهایباریکی هێرشبردن یاریکە و حساب بۆ تیپی ڕکابەر نەگا دوای لەم سەر و یارەکە بدۆڕێنێ هەر ئەمانەی کە ئێستا پێڵەن ترسینۆگن ئەڵێن تۆ کابرایەکی جەبانی بۆچی تۆ خاڵ لە پێشی نایی لەم یاریە بۆ یەکسانی یاریکەی بە دیوی دیفاع یاریکەی
پارێزگاری لێو ئەنجامەکە هێناتەوە بۆچی هاتووی حساب بۆ فڵانەتی بناکەی توی سیفزازیەکەی ئەویش ئاوا لێو بەرێتەوانێ بە بۆنی تۆ لە دەستمانە ئەم قسانە زۆر غەڵەتە دیوی ترسنۆکێکی باسەکەی تیوی ێزەکەی باسەکەی دڵنیا بە لەوەی ئارتیتا ئەم یاری مانچستەر بە هجومی یاری کردا هەرچەنە ڕیتینگی هێرشبەری و ڕیتینگی بیگ چانس و ڕیتینگی مەترسی زۆر باشە بەس استحوازی تۆپی سیتی باشترە لە ئارسناڵ لەگەن لە شتەکانە زۆر باش ئەرسان ئەگەر بێت و یاریی سەرفی هجومی بکردایە سیتی لە گۆڵ بنایە یارەکەی بدۆڕانایە 2-0 بە قورعان ئەم ترسنۆکەی ئێستا بارسیناڵەڵێن ڕێک عکسستانە کردوانێتان و بابا ئارتیتا کامڵ نییە ئارتیتا کە مەزمونە تۆ چۆنە بێ لە یاریی وا گەورەیە بی ئاوا هێرشبەری یاری بکەیت و تی بخەیتەوە دۆخەوان و دوای ئاوا بدۆڕێ بۆچی تۆ پێشەنگیت و تۆ بە تەعادولی ژەتوانی لە پێشەنگیا بمێنیتەوانێ تۆ بۆی ئاوا یاریەکەی ئەم قسانە زۆر غەڵەتە ئەم نەقدانە زۆر غەڵەتە بابەتەکە بابەتێکی ئەوەیە کە عوقدەیەکی گەوری ئارسناڵێ لە پریمەرلیگا زۆر نەوتیپانی بەم جۆرە عوقدەیان بۆ دروستە بێ لیڤەرپوڵ 30 ساڵ بووی دروست بوو ئەوە چێلسی 9 ساڵ ئەو مانچستەر یونایتد دوای بێ بە 13-14 ساڵ ئارسناڵیش 22 ساڵ ئەمە سروشتی لە پریمەرلیگا دروستە بێ بۆ ئێستا ئارتیتا ترسی لەوەیە ئەم خەرمانەی کۆی کردوێتەوە لە کۆتایە هەر بێ دەستکە و دەرچێ ینی ئەم عوقدە دەرونیە بەردەوامی بێ لە تیپە ئەگەر ترسەکە بۆ بێ وە قسەیکی ڕاستە کاک دانیارجان سوپاس دەکەم هاندەرانی مانچستەر یونایتدی خۆشەویست تاوانە و ڕۆژەش گلەی کردوتی لە چێلسیمان بردەوە باست نەکرد تاوان مانچستەر یونایتد لەسەر کارێکی ڕاستە لەگەڵ کاریکە هەموو چانسەکان لە سوودیەوەیە کە کاریک لەم پۆستە بەردەوام بێ لە ماوەی ڕابردوو چ ڕانەرە کاتێکان چ ڕانەرە دایمەکان نەیانتوانیەوە بەو حەزوو ئارەزوو و بۆ گوژمەی مایکل کاریکەوە ئیش بکەن بۆیە بەجددی تۆ کاریک ئێمە جارێکی تریش دەرفەتیەوەی پێیراوە بە شێوکی کاتی ڕانەراتی مانچستەر یونایتد وەرگرتووە هەر بامان شێوەکارێکی باش و ڕاستی کردووە بۆیە ئێستاشی لەسەر بێ کاریک شانیەوەی هەیە دەرفەتی پێ بدرێ بۆی کە ساڵی داهاتوو ڕانەری مانچستەر یونایتد بێ چونکە ئەو هاتووە کارێکی تەواو نەکراوی ئەمۆریمی تەواو کردو زۆر بە باشی بۆیە حەقی خۆیەتی دەرفەتی پێبیرە من لەگەڵەوەیانی مانچستەر یونایتد ڕانەرێکی نوێ بێنێ ئەگەر ئەستێرەکان وازی لێبێن تەبان با پێ وڵام ئەستێرە گەورەکانی پێشووی مانچستەر یونایتد زۆر خۆخۆرن لەگەڵی شێکیانە بێتە ڕانەر هەمووانی تر چاویان نەچێتە پشتی سەریان هەمویان بەرژەوندی خوازن خواخوایانە خۆیان لایەنەکە بخۆن چونکە زان مانچستەر چ دەوڵەمەنێکە بۆ ئێستا کاریکیش لەلایەن ئەو مەجموعەیەوە دژایەتیەکرێ بابەتەکە لەوەیە بەڵام بەجددی کاریک شانیەوەی لە ڕانەراتی مانچستەر یونایتد بەردەوام بێ ئەگەر بڕیار بە لەنیان ئیمپاپی و ڤینیسیۆس یەکیان لە ڕیال بڕۆن کامیان بڕۆن باشترە خۆزگەم ڤینیسیۆسە خۆزگە بە خۆزگایەتی ئەو خوایە ئەڵێ ڕێوی دەمینە گەشتە ترێی و ترشە بەس ئێمە ژوامان لێ هاتووە کاکەی گیان ئەڵێ خۆزگە ئەو مپاپی ڤینیسیۆس جۆنیۆرە پێکەوە یاریزانی میلان بوونە خۆزگە ئەو فیران تۆرێسەی هەندەری بەرشۆن لە ڕقیلەتی یاریزانی میلان بووە دەستی پێتانەگەم و خواتان